پزیشکانی دامەزرا و دانەمەزرا و ئەمە چەندین جارە گردەبنەوە بەڵام هیچ وەڵامێک نادرێنەوە لەلایەکی تریشەوە ئەوە بۆ 2 ڕۆژ دەچێت چیا و سروشتی جوانی قەرەداغ دەسووتێت ئەمانە چەناواڵێکی دیکەم بۆ ئێناون سڵاوتان لێبێت کێشەیەک ڕووی کردوتە پزیشکانی دامەزرا و دانەمەزرا و یەخوا ڕوو نەکات لە کەس هەر کۆ دەبنەوە و قسە دەکەن و ناڕەزایەتی دەردەبن بەڵام هیچ وەڵام نادرێنەوە پزیشکانی دانەمەزرا و دامەزرا و لەگەڵ پزیشکانی پسپۆر بە یەکەوە لە سلێمانی بۆ جارێکی دیکە گردبوونەوە ئەوانەی دانەمەزراون داوای دامەزراندن دەکەن ئەوانەشی دامەزراون داوای بەرزکردنەوەی پلە دەکەن یەکێک لەو پزیشکانەی لا گردبوونەوەکە بوو بە 1964 وت ئێستا کەرتی تەندروستی پەکی کەوتووە و هاوڵاتیان زەرەرمەندن چونکە نەخۆشخانە و فریاکەوتنەکان پزیشکی لێ نییە پزیشکێکی پسپۆریش لا گردبوونەوەکە بەشدارە و بە 1964 وت کاری ئەوان بەبێ پزیشکی مقیم و مقیمە پێشکەوتۆکان بەڕێوە ناچێ و کاری نەخۆشخانە بەتیم دەکرێت بۆیە پشتگیری داوای پزیشکانی دامەزرا و دانەمەزراویش دەکەیت. لا دوێنێ نیوەڕۆوە ئاگر لە شاخ و داخی قەرەداغ کەوتوتەوە هەرچەندە ئەم نیوەڕۆ کۆنتڕۆڵکرا بەڵام زوو سەر هەڵدەداتەوە و تیمەکانیش تەنیا بە فڕۆکە دەتوانن هەوڵی کۆنتڕۆڵکردنی بدەن. ئاگرەکە ئامانی نییە لە شاخی ئەستێل و دەلوجە کەوتوتەوە و دارستانەکە چڕە بەڵام حەیف زۆرێک لە دارەکانی شاخەکەی سووتاندووە. پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانیش دەڵێت پێشبینی دەکەن 250 نمزەوی و دار و پوش و پەلاش سوتاب. تا ئێستا شۆکارەکەی نازان و لێکۆڵینەوەی جددی لەسەر دەکەن. ئاروانی تەمەن 7 ساڵ خەریکە بە دەردی مامۆستا ئاڤێستا دەچێت و ئەوە 6 ڕۆژە خنکاوە لە زەی گەورە و تەرمەکەی نەدۆزراوەتەوە. ئەوانەی کە بە دوای تەرمی ئارواندا دەگەڕێن دەڵێن ئەمڕۆ سەر ئاو کەوتووە و بینیراوە بەڵام دووبارە ژێر ئاو کەوتوتەوە تاوەکو ئێستا نەدۆزراوەتەوە بۆیە لە چەند شوێنێکەوە ئاوەکە بربەست کراوە تاوەکو کەم دەکات و دەبینرێتەوە. زەی گەورە ئەو ڕووبارەی بە خوڕەم و تەوژمە بە ناوچە شاخاویەکانی کوردستاندا تێدەپەڕێت سەرەڕای ئەوەی سەرچاوەی جوانی و نەخشاندنی تاپلوی سروشتی کوردستانە بەڵام ئەم ساڵ بێویژدانانە بۆتە زێی خەم و لە باوەشیدا 2 چیرۆکی پڕ ئازار کە هاوشێوەی یەکترین هەڵگرتووە. ئاوی زەی گەورە هەمانە و ئاوەیە کە لە دەڤەری بارزان مامۆستا ئاڤێسایی کەوتە ناو و تا ئێستا تەرمەکەی ئەویش نەدۆزراوەتەوە. کەلار خەریکە پڕ دەبێت لە پرۆژەی ناوازە یەکێکی دیکە لەو پرۆژانەی کەەوە بەرهێنان ئاماژەی پێکردووە دروستکردنی فاملیفانە لە قەزاکە جا کە ئەم پرۆژانە ڕادەگەیەنرێ ڕێک قسەی منداڵە ڕۆحسوکەکەی کفرید بیر دەکەوێتەوە کە دەڵێت کەلار بیە شار و بەرهێنانی گەرمیان بڵاوی کردەوە بە بڕی 1 ملیۆن دلار مۆڵەتی وەبەرهێنانیان بەخشیوە بە پرۆژەیەکی گەشتیاری و بازرگانی بە ناوی فاملیفەن دەشڵێت پرۆژەکە لەسەر ڕوبەری 8 نمزەوی دروست دەکرێت دەکەوێتە بەرلووت و 4 ساڵیشی پێدەچێت. سەرنجتا ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە و تا ڕادەیەک ناخۆش لە ئەو شاخ و داخەی قەزای پێنجێن ماوەیەکی زۆرە تیمێکی ئێرانی دەگەڕێن بە دوای ئێسک و پرووسک یاخود ڕووفاتی کوژراوانی شەڕی ئێران و عێراقدا. جار ناوبەناو ئەمە بۆتە کێشە بۆ خەڵکی پێنجێن و دەوروبەری و ڕێکخراوەکانی ژینگەی ئەو ناوچەیەشی بێزار کردووە و هاتوونەتە دەنگ لەسەری ڕێبوار کەمال سەرۆکی ڕێکخراوی ملەکەوەیە بۆ ژینگە بە 1964 وێت ئەم تیمە 2 ساڵێکە بێ بە شۆفڵ و بە حەفارە و بە ئالەتی جیاواز و زەبەلاحەوە لەو شاخە خەریکی ئەڵێن خەریکی گەڕانین بە دوای تەرم و ڕووفاتی کوژراوانی شەڕی ئێران و عێراق و دەڵێن بەرپرسانی ناوچەکەش گوایە ئاگادارن لەو گەڕانەی تیمە ئێرانیەکە بەڵام زەرەر و زیانیان زۆر لە سروشتی ناوچەکە داوە لە دار لە درەخت لە پوش و پاوان کە بەردەوام بەو ئالەتانەوە خەریکی گەڕان و لە لایەکی تریشەوە ئەمڕۆ هەر تەقەی دەستی ئەو تیمە ئێرانیە 2 بۆمب تەقیوەتەوە و خەڵکی ناوچەکە و پێنجێنی خستە لە ڕاوکەوە چونکە دەنگەکەی زۆر بەرز بووە بۆیە ژینگە پارێزان دەڵێن حەقە ڕوونکردنەوەی زیاتر بدرێ و بهێڵن بە دوواداچوون بکرێت بۆی بزانین ئەم تیمە ئەمە چەند ساڵە خەریکی چین لێرە و بە دوای تەرما دەگەڕێن یاخود کاری دیکانەیە خەڵک بێزار نەکەن و سروشتی جوانی کوردستان و ناوچەی پێنجێنیش بەو شێوازە تێک نەدەن. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.